ئێمە گفتوگوی زیاتر دەکەین لەم بارەیەوە مەلە کاتێکدایە کە ئەمریکا داوای هەڵۆشاندنەوەی دەستەی حەشدی شعبی دەکات و عێراقیش دەوێت لە ڕێگەی هەمواری یاساکەوە دەسەڵاتێکی فراوانتر بدات بە حەشدی شعبی جا ئەمنی گەرانیانەی ئەمریکا لە حەشدی شعبی لە عێراق و ئەوەی کە حکوومەتی عێراق چی دەکات ئایا یاساکە هەموار دەکەنەوە لە پەرلەمانەوە یاخود داواکاریەکان و نیگەرانیەکانی ئەمریکا دەڕەوێنەوە لە عێراق لەم نێواندەدا دەستەی حەشدی شعبی چی بەسەردێت ئەمە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عیاد تۆفان پسپۆری ئەمنی و استراتیژی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە بەڕێز عیاد زۆر بەخێربەی سوپاس و ئامادەبوونت لەگەڵمان هەروەک گوتم لە پێشەکێکەشدا ینی ئەمریکا داوای هەڵۆشانەوەی دەستی حەشدی شعبی دەکات و عێراقیش دەیەوێت لە ڕێگەی هەمواری یاساکەوە دەسەڵاتەکانی فراوانتر بکات لەم نێوەندەدا حەشدی شعبی چی بەسەردێت؟ تحية طيبة لك سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کوردستان 24ش لە سەرەتادا پێویستە ئێمە کۆمەڵی خاڵ شی بکەینەوە بەسەریاندا تێپەڕین بۆ ئەوەی کە وەکو دەرچەیەک بچینە ناو بابەتەکەەوە بابەتی یەکەم ئەوەیە کە هەموو ئەم گروپە چەکدارانە پێیان وایە عێراقی خۆیان وەکو عێراقی نیشان دەدەن ڕاستی ئەوان عێراقینین؟ لا لا گروپەکان عێراقین با باسی عێراقیەکان بکەین پێیان وایە کە هێرشکردنە سەر هێرشەکانیان لەلایەن ئەمریکاوە تێبینی ناکرێت بەڵکو ئەمریکا تێبینیان دەکات بە وورتی لەلایەن مانگە دەستکردەکانە و لەلایەن کامێراکانی چاودێریەوە تەنانەت لە بکە سەربازیەکانی شەوە چاودێری هەر هەمویان دەکرێت دەزانێت چی دەکەن چی ناکەن دەزان بکوێ دەچن بۆ کوێ ناچن لە هەمان کاتیشدا بەشێک لە سیخوڕ هەن بۆ نمونە لە ئێران چۆن بینیمان چەند سیخوڕیان تێدا بوو ئەگەر لە ئێران ئەوەندە بێ لە عێراق چەند بێ کە هەواڵ دەدەن بە وردی چاودێریان دەکەن ئەگەر ئەمریکەکان وەڵامیشیان نەدەنەوە بەڵکو زانیاریان لەسەر کۆ دەکەنەوە دەزانن لە کوێن دەزان بۆ کوێ دەچن زانیاریەکانیان هەمووی دەچێتە بانکی زانیاری ئەمریکاوە بە خاڵی دوم ئەوەیە کە ئەمریکا بۆ نمونە هەرکەس لە کۆشکی سپی بێت دیموکراتی یاخود کۆماری هەرگیز چاوپۆشی لە ئاسایشی نیشتیمانی ناکات ئەو بەلای ئەوان و هێڵی سوورە بۆ نمونە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا پێکە ئەمریکەکان دەگرێتەوە هەروەها بەرژەوەندی هاوپەیمانەکانیشیان دەگرێتەوە هەر بۆیە ئەوانەی کە حەشتی شعبی گروپە چەکدارەکان کردویانە بە بێ سزاتێ ناپەڕن بەڵکو ئەمریکەکان چاودێریان دەکەن تۆماریان کردووە هەروەها ئەمریکەکان پێیان وایە ئەم گروپە چەکدارانە کە زۆر سەیرە بەشێک لە گروپە چەکدارەکان لە نێوان حەشتی شعبیدا لە نێوان دامەزراوەی فەرمیدا جێگەیان کراوەتەوە بە ئارەزوی خۆیان کار دەکەن ئەمە جێگەی سەرسوڵمانە لە ئەمریکەکان جیاوازەیەکی زۆر هەیە بۆ نمونە حەشتی شعبی دامەزراوەیەکی فەرمی سەربازیە کە سەر بە فەرماندەی هێزە چەکدارەکانە بە گوێرەی یاسای چلی 2016 کار دەکات ئەم گروپە چەکدارانە لەگەڵ حەشتی شعبی تێکەڵ بوون ینی هێڵێک نییە بۆ جیاکردنەوەیان هەر بوویە ئەمریکیەکان پێیان وایە ئەمریکیەکان و بەشێک لە عێراقیەکانیش پێیان وایە گروپە چەکدارەکان مانای حەشتن حەشتیش مانای گروپە چەکدارەکانە ئەمە زۆر ترسناکە حەشتی شعبی هەڵدەساوە خۆی جیابکاتەوە لە گروپە چەکدارانە بەڵکو ئەوان خۆیان لە چەتری حەشتی شعبیدا حەشار داوە کاری ئەوەی کە ئەمریکا نیگەرانە ئێستا لە یاسای حەشتی شعبی عێراق چۆن نیگەرانیەکانی واشنگتن دەڕەوێنێتەوە؟ بەڵێ حەشتی شعبی هەروەکو باسمان کرد دامەزراوەیەکی سەربازی فەرماندەی هێزە چەکدارەکانە دەنگیشی لەسەر دراوە لە ساڵی 2016 بە بەندی چل ئەمە شتێکە و خاڵی لەسەر دانراوە بەڵام بەشێک لە گروپە چەکدارەکان لەژێر چەتری حەشتی شعبیدا خۆیان حەشار داوە حەشتیان ئیحراج کردووە حکوومەتی عێراقیان ئیحراج کردووە لەبەر ئەوەی کە ئەمریکا پێی وایە کە حەشتی شعبی دامەزراوەیەکی سەربازی نییە بەڵکو دامەزراوەیەکی دارایی و سیاسیشە کار دەکات چونکە نوێنەریان لە پەرلەمان پرۆژەی وەبەرهێنان وەردەگرن تەنانەت بەشێک لە حەشتی شعبی چەکدار دەکرێن یاخود بە باشتر چەکدار دەکرێن لە سوپای عێراقی چەکەکانیان لە سوپای عێراقی بەهێزترە لە زۆر شوێندا دەسەڵاتیان لە دەسەڵاتی عێراقی زیاترە دەسەڵاتیان لە حکوومەتیش زیاترە هەروەکو دەبینی چۆن درۆنیان هەیە درۆنی پێشکەوتویان هەیە بۆ نمونە فڕۆکەی F-16 مانەیە کە ئەمریکیە بەدەستی سوپای عێراقەوەیە ئەم فڕۆکەیە
ناتوانێت بفڕێت ئەگەر درۆنێک پێشتر چاودێری شوێنەکەی بۆ نەکات و بۆی دیاری نەکات کە ئەو شوێنە بپێکێت. بۆ نمونە درۆنەکانی حەشی شەعبی ناتوانن ئەو فڕۆکانە ئەرکی خۆیان جێبەجێکەن. هەر بۆ ئەوە ئەمریکیەکان دیدگەیەکی جیاوازیانەیە. بۆ نمونە هەوڵیان داوە کە سوپای عێراق پڕچە بکەن، بەڵام لە بەرامبەردا حەشدی شەعبیش کۆمەڵێک هەنگاوی گەورەی ناوە بۆ خۆ پڕچەکردن. هەر بۆیە ئەمریکا پێی وایە کە حەشدی شەعبی تەواو لەو ڕێکەوتنە دابڕاوە کە ئەمریکا و عێراق واژۆیان کردووە. حەشدی شەعبی خۆی لە دەرەوەی ڕێکەوتنەکان دەبینێت. ئەمریکا پێشی وایە کە هەمواری ئەم یاسایە هەژمونی ئێران لە عێراق زیاد دەکات ئەگەر هەمواری یاسای حەشدی شەعبی بکرێت. ئەمە بەڕاستی وایە؟ بەڵێ ئەمە لێکدانەوەی ئەمریکیە بۆ ئەو کە لەسەر ئێمە حساب نەکرێت. ئێمەش ڕای خۆمان هەیە. یاسای ئەمریکی و راپۆرتی ئەمریکەکان پێیان وایە حەشدی شەعبی بەگوێی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ناکەن، باڵکو فرمانەکانیان لە ئێرانەوە بۆ دێت و بەگوێی ئێران دەکەن و هەروەکو بینیمان کە چۆن سەرۆکی دەستەی حەشدی شەعبی دەچێتە ئێران، دەچێتە تەعزیەی ئیبراهیم ڕەئیسی، دەچێتە پرسەکانی ئێران. هەروەها ئەمریکیەکان پیان وایە ئەم ڕێکخراوە واتە دەستەی حەشدی شەعبی باڵێکی ئێرانە بۆ کۆنتڕۆڵکردنی عێراق و سوپای عێراق. هەر لەبەر ئەوە ئەوان ڕێگە نادەن کە ئەم یاسایە لە پەرلەمانی عێراق تێپەڕێت، ڕێگە نادەن ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە. هەروەکو ئەمریکیەکان خۆیان دەڵێن ئەم یاسایە دژایەتی هەیە لە ڕێکەوتنی ئەمنی عێراق و ئەمریکا، هەروەها کاریگەری دەبێت لەسەر سەرواری عێراق. ئەمریکیەکان پیان وایە ئەم یاسایە دەبێت هەموار ناکرێتەوە. بەڵێ ئەمە ڕوونە، چونکە دۆخەکە زۆر ناسکە. ئێمە بینیشمان لە دانیشتەکانی پەرلەمان کە پەرلەمانتاران چەند جارێک نەچوونە ژوورەوە. ئێمە گەیشتینە ماوەیە کە پەرلەمان دانیشتنی ئەنجام نەدا. ئەم یاسایەکی شەرعیەتدان بە حەشد نییە، چونکە حەشدی شەعبی پێشتر شەرعیەتی پێدراوە بە گوێرەی یاسا خاوەنی شەرعیەتە و خاوەنی یاسای خۆیەتی. بەڵام ئەم یاسایە کاری حەشدی شەعبی و خزمەت و خانەنشینیان ڕێک دەخاتەوە. واتە ئەو جیاوازەی کە پێشتر هەبووە لەسەر ساڵی خانەنشینبوونی سەرۆکی دەستەی حەشدی شەعبی ئایا 63 ساڵ بێت یاخود 6 ساڵ بێت یاخود 65 ساڵ بێت، هەر بۆیە جیاوازی هەبووە لە نێوان گروپە چەکدارەکانە لەبارەی خانەنشینبوونی سەرۆکی دەستەی حەشدی شەعبی، چونکە یاساکە دیار نییە 6 ساڵ یاخود 63 ساڵ یاخود 65 ساڵە. پێم وایە کە ئێستا دۆخەکە زۆر ناسک بووە. دوای مانگێک یاخود مانگ و نیوەیەکی دیکە هەموو لایەنەکان بەرەو بانگەشەی هەڵبژاردن دەچێت. ئەم یاسایە بۆ بانگەشە بەکاردێنە هەڵبژاردنی 11 ئەم ساڵ. پێم وایە کە ئەم یاسایە دەرناکرێت لە پەرلەمانی عێراق، چونکە پەرلەمانتاران بە گوێرەی پێویست ناچنە پەرلەمانەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز عەیاد تۆفان، پسپۆڕی ئەمنی و استراتیژی. زۆر بەخێر بێی. شكرا ست سنار.